لا چوارەمین یاریەکانی قۆناغی دووەمی پاڵاوتنی هاوبەشی جامی جیهانی 2026 و جامی نەتەوەکانی ئاسیای 2027 شێرەکانی ڕافیدەین لە کۆمەڵەی شەشەم دوای بردنەوەیان لە فلیپین لە نێو خاچی خۆیان دووبارە ڕوبەڕووی هەمان تیپ دەبنەوە، بەڵام ئەمجاریان لە نێو خاچی ئەوان یاریەکە ڕۆژی سێشەمە و کاژمێر دوای نیوەڕۆ لەسەر یاریگای جۆسێ ڕێزال میمۆرال لە شاری مانێلا ئەنجام دەدرێت. شێرەکانی ڕافیدێن دوای تەواوبوونی یاریەکەیان بەرامبەر فلیپین لە بەسرا ڕاستەوخۆ بەرەو مانێلا گەشتیان کردو 35 کاژمێر پێش هەڵبژاردەی خاوەن ماڵ گەیشتنە فلیپین. هەڵبژاردەی عێراق بەر لە یاریەکە سێ یەکەی مەشقی ئەنجام داوە. تەواو یاریزانەکانی ئامادەن جگە لە یاریزانی باڵ میرخاز دۆسکی کەوا کاساسی ڕاهێنەر بەهۆی پێکانەوە لە پلانەکانی دووری خستۆتەوە. هەر یاریزانێکیش هەست بە ئازار یان پێکان بکات ڕاهێنەر بەشداری یاریەکەی پێناکات. کاساسی ئیسپانی و ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق لە کۆنگرەی ڕۆژنامەوانی پێش یاریەکە ڕایگەیاند هەڵبژاردەی فلیپین بە داخراوی یاری دەکات. زەوی یاریگاکەشیان باش نییە چونکە یاریگای چیمەنی دەستکردە. پێشی وایە هەموو یاریەکان قورسن، بەڵام ئەوان نایەنەوێت هیچ خاڵێک لە دەست بدەن بۆ بردنەوەی سەرجەم یاریەکانیش یاری دەکەن. هەڵبژاردەی عێراق بە درێسی سپی دەردەکەوێت و فلیپینی شین پۆش دەبێت. شێرەکانی ڕافیدەین خاوەنی 9 خاڵی تەواون و لە پێشەنجی کۆمەڵەی شەشەمن لە ئەگەری بردنەوە ڕاستەوخۆ گەیشتن بە جامی نەتەوەکانی ئاسیای 2027 مسۆگەر دەکەن و دەگەنە قۆناغی سێمی پاڵاوتنی جامی جیهانی 2026 لە کیشوەری ئاسیا کەوا 18 تیپ دەگەنام قۆناغە و 8 کورسی و نیوی مۆندیالی تێدا یەکلایی دەکرێتەوە. حسێن محەممەد کەناڵی پێام.